ناوسەنگی لە ماف و لە پێنەدانی موچە و حەقێک کە کارمەندێک فەرمانبەرێک لە شوێنێک لە کەرتی تایبەت بێت یاخود کەرتی حکومی بێت کار بکات بۆ خۆی کۆمەڵە لێکەوتی زۆر خراپی لێکەوێتەوە چ لە دەرونی سەرەتا ئەم کەسەوە دواتر لەسەر ژیانی لەسەر دۆخی ئابووری وەلانی پیرۆزی ئیسلامیشدا زۆر گرنگی لەسەر ئەم بابەتە کراوەتەوە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم کە سەرمەشقی ئومەتی مسلمانانە یعنی ئەو پێی فەرمووین کە پێش ئەوەی ئارەقەکەی وشک بێتەوە کرێکارێک حەقی ئەوەیە کە مافەکەی پێ بدرێت و پارەکەی وەربگرێت لە هەرێمی کوردستاندا ماوەی چەندین ساڵە مەداخەوە فەرمانبەران کرێکار موچە خۆران دەبینین کە بەشاز لە شازەکان حەق و مافیات دەفەوتێدا خود لە کاتی خۆیدا موچە و حەقەکەی خۆی وەرناگرێت دەمەش کۆمەڵە لێکەوتی خراپی لێکەوتوتەوە گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر دیار شێخ محەممەد بانخوازکای دکتۆریان زۆر بەخێر بێ سوپاسدانەکەم سەرتان باش خوا بەخێر بێ لە خۆشی خێرابن لەگەڵ تۆ ئینشاءالله باز لە ماف و موچەی خاوەن کەسێک دەکەین کە ئیشەکەی تاوا دەکات و موچەکەی وەردەگرێت حتمما ئەگەر ناهاوسەنگیەک لەمەیان ڕووبات چ کاریگەریەکیە بێ لەسەر خودی خۆی دواتر دێنە سەر کۆمەڵگا و ژیانی و بابەتی ئابووری خۆی. بسم الله الرحمن الرحیم. خوا پەداشتان بێتەوە بۆ ئەم دەرفەتە بەستان خۆش بێ بۆ بەرنامەکە بۆ دیاریکردنی تەوەرەکە. طبعا مەسئلەی کرێکار یان موچەی فەرمانبەر هەمووی لە یەک دائیرە و بازنگایە. ئەو قسەی جەنابەت فەرمودەیە طبعا ئەوەی عارەقەکە أعطوا الأجير أجره للفظك حقه قبل أن يجف عرقه. طبعا ئەم حەدیثە مەقالێکی لەسەرە حەدیثی ابن عمر واتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام پێش 1400 ساڵ لە بیدایاتی صدری ئیسلام و بیدایاتی وحیە ئەمە وەسیەتی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆ خاوەن ئیشەکان بۆ کار بەدەستەکان بۆ قاسە بەدەستەکان بۆ ئەوانەی وەزارەتی مالیان بەدەستەوەیە کە ئاگاتان لە کرێکارەکەتان بێ مافەکەی بدەنێ پێش ئەوەی کە یعنی هەتا بەم سیغەیە پێش ئەوەی عارەقەکەی وشکەوە بێ یعنی دەسا و دەست گەرما و گەرم یعنی هەر لەویا ئەمە هەمووی لە فەرمودەکە وەرەگیرێ. بۆیە بەڕاستی پێنەدانی موچە یاخود تەخیرکردن و مماتەلەکردنی ظلم مستمر بنص حديث پیغمبر علیه السلام كلا بخاري ومسلم آية من حديث أبي هريرة طبعا پیغمبر عليه الصلاة والسلام فرمى مطل الغني ظلم واتا كاتك باريكي لسرا كسكا اگر مماطلەی پێ بکات و نەیدات حەقێکی لەسەرە هی کرێکارێک هی فەرمانبەرێک هی موچەخۆرێک ئەگەر نەیدا ظلم مستەمە و ظلمیش یەکێکە لەو تاوانە هەرە گەورانەی کە لە کوفر گەورەترە لە کوفر گەورەترە چونکە ئەفەرمێ والكافرون هم الظالمون ئاەتەکە طبعا باتفاقی هەموو علەما ظالم کافر نییە بەڵام وەکو ظلم لە هەموو بابەتەکان گەورەترە إلا لە شیرک نەبێ خۆی تعالى جل جلاله فەرمێ يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا يعني فلا تظالموا يعني هەم کردووە لەسەر خۆم ظلم کردن و ستەم کردن فلا تظالموا ظلم نابێ بکرێ. بۆیە ئەم بابەتە بابەتێکی هەستەکەم قەت کۆن نابێ ولا هەموو سەردەمێکا بابێتی ولا هەموو کات و ساتێکا بێ باس بکرێ چونکە ئیشەکان تازە ئەبنەوە ڕۆژەکان نوێ ئەبنەوە کاتەکان دەست پێ ئەکاتەوە لە هەموو سەردەمێکی جا ئەم بابەتە ممکن ڕوو بدات ئوجرەی نەداتێت کرێی نەداتێت تەخیری کا مماطەلەی پێ بکات. ئەمە بەڕاستی تەسیرێکی نەفسی هەیە لەسەر کەسەکە کە فەرمانبەریان کرێکارە. ئەوەڵەن ئەم کەسە وەکو شەخصی خۆی کیانی هەیە جگە لە عایلە و خێزان وەکو شەخصی خۆی کیانی هەیە هەر لە زمانی عەرەبیە شتێکمانی ناوی ئیعرابە ئەو ئیعرابە هەموو شەیەک شەخصیەتی خۆی هەیە لە ڕستەیە. فكيف بني آدم كخوای تعالی هەموو شتێکی غەیری بنی ئادەم بۆ ئەو دروست کردووە مسەخەری کردووە هەموو شتێکی تەسخیر بۆ بنووتۆ. فهار یەک لە ئێمە کیانی خۆمانمان هەیە شخصیەتی خۆمان نفسیەتی خۆمان قدر و قیمەتی خۆمان فبالتالي نابێت دەستخەینە قدر و قیمەت و شخصیەتی مقابل بیڕوشێنی ڕای ماڵی دای ماڵی بیهاڕی ئەمە چونکە پارە غایە نییە
پارە وەسیلەیە هەموو شتێکی پێ ناکەیت بە زۆر شتی پێەکەیت فمهمە ئینسان ئاگاداری نفسیەتی مقابلی بێ کاتێکە ئیشێکی پێ ئەسپێرێ و ئیشێکی پێکات و موچەیەکی هەیە و پارەیەکی هەیە حەقی خۆی بدە چونکە هەرتا لە زیممەت تابێ و توانایژت هەبێ بیدەیت توانای حەلیژت هەبێ تۆ لە قیامەتە بەرپرسی توانایژت نییە ئینسیحاب کە و غەیری خۆت با بێتە پێشەوە باشەکە پێش ئەوەی کە ئەم کێشانە دروست بێت لە پێدانی مافە زۆر گرنگە کاتێک خاوەن کارێک لەگەڵ کرێکارێکدا دانوێت کارێک بکەن ڕێککەون لەسەر ئەو ئەرک و مافانەی کە هەردوو لە هەیەە ئەمە تا چەندێک گرنگانی بۆ منەتان لە سیستەمی نوێشە ئەگەر لە فەرمانگەیەک یان لە کۆمپانیای کاربکەی بەپێی گرێ بەستێک کە هەموو ئەرک و مافەکان دیاریکراوە بۆ هەردوو لە ئەبێ کارەکان بەڕێوەچێ بۆی کە ئەگەر سبینێک کێشەیەک دروست بوو من بزانم مافەکانم چی بووە کە فەوتاوە لەو بینێ خۆی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر ئیتیمامی بەم قەزەیەوە لەبەرەوەی ئیستیغنا ناکرێت لە هەردوو لە چ کەسەکەی کە خاوەنکارە چ کەسەکەی کە کارەکەیش ئەنجام ئەدا و پێشکەشی ئەکا و ئەهێنێتەکایە کە ئیشەکە لە لای بۆیە هەردوو لە حەقیان هەیە و لە هەمان کاتە یعنی شت هەیە لە ئەستۆیانە ئەبێ ئەدایکەن بۆیە ئیسە بینە سەر ئەو کەسەی کە خاوەنکارە و پارە بەدەستە ئەمە بەڕاستی پێویستە یەکەم جار وفای هەبێ بۆ ئەو عەقدەی لە نێوان خۆی و کەسە کرێکارەکایە و قورئانیش ئاماژەی پێکردو فەرموویەتی یا ئەیوهەلەذینە ئامەنوا ئەوفوا بالعقود ئەوفوا بالعقود ئەمە ئەمرە وەکو چۆن ئەڵێ وەئەقیموا الصەلاة وەکو چۆن ئەڵێ وئاتوا الزەکاة ئەمەش ئەڵێ وەئەوفوا بالعقود یعنی ئەبێ بە وەفابی بەرامبەر ئەو عەقدەی لە نێوان ئەو تەعاقودەی ئەکرێ لە نێوان هەردوو لایە مافێکی یعنی بڵین ئەرکێکی ئەم خاوەنکارە ئەوەیە کە الرێز لە کەرامەتی عامل بگرێ چونکە قورئان فەرمێ وەلەقەد کەرەمنا بەنی ئادەمە ئەو تەکریمەی خوای پەروەردگار ئەو کەرامەتێک کە پێی بەخشیوین بۆ هیچ کەسێ نییە زەوتیکە لە پێناوی هیچ شتێکا زەوت ناکرێ لە پێناوی هیچ شتێکا تەعدای لێ ناکرێ پارە کە سەرچاوەیەکی زۆر گرنگی ژیانە قەت ئاینی پیرۆزی ئیسلام ڕێی بەوە نەداوە کە ئینسان یعنی حەیای خۆی بخات و ئاوی ناوچاوی بخات وەکو پێوترێ ماء الوجه بە عەرەبیەکەی و کەرامەتی خۆی لەدەست بدات بۆ ئەو پارەیە فبالتالي ئەبێ خاوەنکارەکە مبادرە بکات بۆ ئەوەی ئەو کەرامەتە بپارێزێ کەرامەتە چونکە هەدیە و خەڵات و دیاری خوای پەروەردگارە بۆ هەمووان عیلاقەی نییە بە ئاینەوە هەر ناوی ئینسان بێ هەر ناوی مرۆڤ بێ ئەو کەرامەتی لەگەڵایە وەلەقەد کەرەمنا بەنی ئادەمە حەدیثەکە باسی ئەوە ناکات موسڵمان بێ یا غەیرە موسڵمان باسی مرۆڤەکات یعنی ئەرکێکی کە لەسەر خاوەنکار ئەوەیە کە زیاد لە حەدی خۆی شتی پێ نەسپێرێ لە ئاستی توانای خۆیان بێ قورئان فەرمێ لا يكلف الله نفسا إلا ما آتاها لا يكلف الله نفسا إلا وسعها و پێغەمبەریش عەلەیهی الصلاة والسلام چی ئەفەرمێ لا تحملهم ما لا يطيقون يعني پێیان مەسپێرن بەوەی کە لە توانای خۆیان هەنیە فإن أمرتموهم فعينوهم أجر أمريشتان بيكرد يان أجر يعني تكليف تان ليكردن معين يان من بشتيان من لقل يابن يعني بيويستا أقاداري أم بابتانا به نخالي كأويك هم مكاتيكي بدا من بو أداء عباداتي خوي چونك إنسان بطبيعة حالي فراغيكي بودان راو ياخذ فراغيكي بو دروست أبي لبي شوار ساعتها أبي اتصالك بكاته بو خاونيك دروستی کردووە کە خالق جل جلاله کە پێی ئەوترێ بابەتی ڕۆحی طبعا بە هیچ تێپەڕ نابێتەوە نە بە سەفەر نە بە گەشت نە بە دانخواردن نە بە جلەبەرکردن نە بە پارە نە بە پارو نە بە عیلاقات نە بە خۆشەویستی نە بە زەواج بە هیچ پڕ نابێتەوە بەچی پڕ بێتەوە بە عیبادە پڕ بێتەوە فبالتالي حەقی خۆی ئەداتێ بۆ ئەوەی بچێت عیباداتی خۆی بکات و لە خزمەت ئەو فەرز و واجیبانە بێ کە خوای تەعالا بۆی داناوە عدالة يعني مسألة أو عقدي باسم كل بيني خاون كارو عاملة بلين لبيني دولة وموظفة تأسيس كريه بناء كريه سر مبدأ عدالة فبالتالي أبي أوني بديتيد بقول جلقل مهنكيا إهاني بينكريه سكايتي بينكريه كم كنوي موشا جاريها سكايتية يعني توانايكي تايبتي هي استلا يعني
لە خاصی جوایە نەک لە عام بڵین یە حکومەتە خاصە بێنە ناو بازارە عامیش هەموو عەقدەکان وان بە گوێرەی شەهادەکەی تواناکەی خیبرەکەی تەجروبەکەی پسپۆریەکەی ئەمانە هەمووی عەقدەکە دروستە بێ فبالتالي ئەبێتەوە ئەونەی بدەیت تێکە لەگەڵ مینەکەیە بگونجێت نەک تۆ ئیجباری کەیت طبعا خوا ئاگاداری لە نیاتە بالتأكيد يعني تۆ کاتێ ئێمە باسی ئەوەکەین کە ئینسان مافی خوا پارێزێ لەبەرەوەی حجەیەکی قیامەتی پێبێ وكلهم آتيه يوم القيامة فردا همي بتنها شتو بردم قاضي خوا محكمة خوا القاضي هو الله جل جلاله فبالتالي أبي أوت فيه بجواب بيته بوتشي أوا كبداية والله العظيم سنسأل عن الصغيرة والمال هذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها فلقولوا له بشوك خوا لما نبيشته برسيان من ليك بويا مهمة بقدر خوي وكم إجباري نكي كبو كما إشكات ومن هلم من بري جنابتانە و تەلەڤیزیۆنم خۆشەویستی ئێوە یعنی پەیامێکیان بۆ کەسانی کە بەڕاستی تۆزێ وەزعی داراییان باشە لە بازاڕەکانە کۆمپانیەکانیان شەریکەکانیان نەزان بازاڕەکانیان کە جیاوازترە لە خەڵکیکە ئەو عامیلەی کە لای تۆیە ئەو کرێکاری کە لای تۆیە تۆ هەوڵ بە هەندێشت هەیە عرف نییە خەڵک کردوەتی بە عرف من ئەتوانم لەسەر عرف مامەڵە بکەم فبالتالي ئاگایان لەو کەسانە بێت تۆزە یعنی جاری وایە سێرەکەی کەسێک لە هەشتی بەیانیەوە تا چواری ئێوارە بە 250,000 زۆر کەمە ینی ڕۆژی 10,000ەکە فبالتالي ئەم داماوە چۆن بتوانێت ژن بێنەوە ئاڵتونیش فڕیوە چۆن بتوانێت ینی هەرنا لە ڕووی نایە بچێت لە دەرگای ماڵێ بە کرێخان و بەچی بە تەکوینی خۆی چۆن بکات مستقبل چاوەڕێەکات لەوانەیە کە سوکاری بڵین هەر ئەویان هەبێت فبالتالي جاری وا هەیە هەندێ دیراسە بکرێت بۆ نەک بەس بۆ ئەوەی کە ئەو ئیشەکە لەگەڵمان دیراسە بکرێت بۆ شخصیەتی ئەو کوڕە عائلەی ئەو کوڕە بزانێ یعنی باری کۆمەڵایەتی چۆنە اعتیمادیان لەسەر ئەم گەنجیان گەنجە بەتەنهایە ئەم گەنجە خۆی تێک ئەم شتانە بخوێنرێتەوە هەمووی ئەجر و پاداشتە لای خۆی پەروەردگار جل جلاله و نیش نابێت طبعا بەڵام بە پێچەوانەوە ئەگەر کەسێک بڵێ جا ئیستیغنا بکە ئەم نەبێ و ئەوی کەبێ ئەمە بەڕاستی ئەخلاقیاتی پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام و ئەو ئەخلاقیە کە ئاینی پیرۆزی ئیسلام فێری کردوین طبعا هو بۆ خۆشی باش نییە طبعا ئیش گۆڕین و کرێکار گۆڕین زۆر خراپە لە تیجارەتە من هیچی وای لێ نازانم بەس تۆ زێرە ئیقتصاد و ئابووریە زانم بەس ئیش گۆڕین زۆر خراپە و کرێکار گۆڕین معقول نییە تۆ کۆمپانیاکە هەموو 20 ڕۆژ جارێت تۆ دوانسیانە بگۆڕی ئەمە دیارە یعنی بەڵام جاری وا هەیە پێناسەی غەریبت بۆ ئەکرێ یان خوێندنەوەی جیاوازت بۆ ئەکرێ یان شتی خراپ ئەخرێتە پاڵت فبالتالي ئەبێ ئینسان منسجم بێ و تۆ دەستی عولیای اليد العليا خير من يد السفلى فبالتالي صاحبي كار ما دام يدي عليايا توزي وكو باوك بي وكو مربي بي وكو بربرز بي وكو مسؤول بي اقاداري لبابتكان بي او قورترا او بهمترا او ببارترا او قرفاني قولترا او بمعناترا او زيادة الاطواني اشتكان بكات بويا ام بابتا براستي بيويستي بتوعية لنا كاسب كارانا وتوعية طبعا حكومتيش حكومة خونا بين إيزانه أكيد تصاصد إيزانه بويا توزي زياتر بشنو بخويانا وأم خلقه يعني بدرامة أجان ليه بما مصايكي سنتهاي ما مصاي ابتدائي يعني أو رجع شو بولاي نانوايك براستي تيجي باي هزار نان بري بقرس هجنان بقرس يعني هجنان بقرس نخبيكم القاعة ما مصاي ابتدائي هموما دست يعني هموما صدقي جارين بما مصاكة جنابت دادم من همو إليه درشوين لا ابتدائيو فبالتالي ما مصايا جاري وهي تنزلك براستي قوري أبي إنسان أقداري أنبابة تبيت نخوشم كاك دكتور كاتل كريكاري كارمندك لكومبانياك لكارتيكي حكومة عبيت بزاند ما دوبونك بفيرونات شد نابێتە مایەوەی کە باشتر کار بکات کوالیتی کارەکەی زۆ باشترە بەوەی کە ئەگەر موچەکەی دواب بکە یاخود ئەو کە زوڵمێکی لێکرێت لە پێدانی موچەکەی کارەکان بەرەو خراپتر بڕوە ئێمە چۆن باسی ئەرکی خاوەن کارمان کرد باسی ئەرکی عاملی ژەبێ بکەین عامل یەکێ لەو شتانەی کە لە ئەستۆیەتی ئەوەیە کە ئیتقانی ئیشەکەی بکە إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه أما فرمودي بيغمبر عليه الصلاة والسلام ئیتقان واتە بە تۆکمەیی بە چاکی بە ئەو پەڕی باشی تۆ ئیشەکە جێبەجێ بکەیت ئەم ئیتقانە لە چیۆیەت ئەم ئیتقانە عادەتەن لەوەیەت کە لە کاتی خۆیان موچە وەرگرێت خاوەن کار ساحەبی ئیشەکە بڵین بە دڵێکی
بەڕۆحێکی ڕیاضی مامەڵە بکات وەکووتم وەکو باوکێک مەسئولێک کەسێکی بەڕۆح کەسێکی بەگوڕ کەسێکی بەدڵ ئیشەکە بکات ئەمانە هەمووی ئەگەر عەجزی تیا بێت خەلەلی تیا بێت بالتالي عاملەکەیش کرێکارەکەیش ناتوانێت ئیشەکەی جێبەجێکە باش یعنی تۆ بەس مانگێک و دوو مانگە توانی بەبێ موچە ئیشکەی یان مانگێک و دوو مانگە توانی بە موچەی تەخیرکاوە ئیشکەی سێم مانگ پرسیارەکە چوارە مانگ ئینزارەکە پێنجەم مانگ یعنی ئەم کرێکارە ئەخرێتە بینی دوو ئاگرۆ ئاگری ئەوەی کە کار بەجێ بێڵە و کاری دەست ناکەوێت تۆ ئاگری ئەوەی کە بمێنێتەوە و پارەی دەست ناکەوێت یعنی بەڕاستی لە هەردوو لاوە ئاگرە خۆشە نییە کێ دەرچێت لە سەنعاتێ یان لە ئیشی ئەکسەر چێ ئیش ئەوە اقتصادی وڵات ئەوە بەرەو پێش نەچووە ئیمڕۆ واز لە ئیش بێنم بەیانی وەرگیرم لە ئیشەیەکە فەم کوڕە داماوە ئەم عامیلە داماوە ئەم دادەیە جاری وا هەیە دڵم ئەسووتێ بۆ دادانەی کە لەم مارکێت وشتانە ئیشەکەن فەقیرانە 300,000 دینار کچێکی جوان کچێکە لە قیمەی ئەوەیە کە ئیستا کاتی ئەوەیە لە ماڵەوە بێ و خزمەت کرێ و خوشکێکی بەڕێز بێ و پارە بخرێتە جانتای و معاشی هەبێ و بەڕاستی یعنی وەکو وڵاتی خەلیج بۆ نمونە ئیمارات بەقەدەر سلێمانی خەڵکی تایە لە ئەسڵی ئیماراتیە ئیسە 5-6 ملیۆنێکی تایە هەمووی خارجیە باشە فەردێکی ئیماراتی بۆ ئاوە یعنی ئەمە جێی پرسیارە بۆ مەسەلەی نەوت و مەسائلی ئەم شتە طەبیعیانەی کە هەمانە کەسی بەقەدەر عێراق دەوڵەمەند نییە کەسی هیچ وڵاتێ يعني عراق برامبر فنزويلا برامبر مثلا السعودية لخزنة لإنتاج خليج شيء وقطر شيء باش بو أوا أجين يعني باش بو بربرسي إيمة شاولوان ناكن باش بو يعني أوان ناكن بقدو أسويكي باش بو خويان ك بتوانن يعني حتى موداي حكومي جان دورو دريجة بيت شعبك أخوي وكابرا معاشي فأو بابا تبراستي پێویستە بزانی کە عاملەکە مقصرە بێت کرێکارەکە مقصرە بێت لەگەڵ تا تۆ مواطەڵی پێ بکەیت و پارەکەی نەدەیت و مانگانەکەی تاخیر بکەیت و جارجار ها بەوەی کە بڵێ هەرە و نەهەیە و بەڵای تری شەکەی کەیفی خۆتەوە ئیژنە ئەمانە تەسەڕوفاتێکی غەریبن زۆر طارئن و زۆر دەخیلن و زۆر بێمعنان بەڕاستی زۆر جار بێمنەتی ینی کرێکار و فەرمان زۆر جار باز لە خاوەنکارەکەن ینی هەنێکیان بێمنەت ینی ئەڵێ ئەوەیە توانێکی کەسی کە هەیە ئەیکا بڕواب کە ئەم خاوەنکارە لەولاوە باجەکەی زۆر بە قورسی ئەدات زۆر بە قورسی باجەکەی ئەدات بەڵام ئێمە حەزەکەین شتەکە لەویا بینین ئەم دنیای وەکو فلیمێک وایە طبعا هەمووی خۆی ئیعادەکاتەوە ئێستا جەناب ئەگەر مطالعەت هەبێت لەگەڵ کتێبی تاریخە هەمووی یەک دووبارە ئەبێتەوە فبالتالي ئەم کەسە بەڕێزە ئەبێ ئەسڵ وایە تۆزێ بەخۆیان بچێتەوە ئاگاداری بابەتەکان بێ وەکوتم ئەم کەسە بەڕێزە ئیشەکە لە ژێردەستی تۆیە يعني كسي كهي لازم متيا عائلة هي خيزان هي تكويني خوي بكات فبويا هرتار روجي تزيد يكي همو يكي مانجيك أبي معاجو هالقري خوي أبي همو يكي مانجيك بشيت سر حسابي بناشكين الله ميسا طازة خلق في اليوم حسابه مسابة بوه يعني صاري 2008 إما لدرو بين أم حسابه هبو أمولات طازة إن جا حسابي جاري وهي أكيد هيك يعني حسابي شي بس رقم يكهاته بويا أبي يكي مانجا شنيه حسابەکەی دابەزێ بەڵکو تۆ ڕۆژێ پێش ئەوە ئیکرابی یعنی وەکو خەڵاتی کە بە خەڵاتی مەکە بە پارەی زیاد خەڵاتی کە بە پێش خستنی موچەکەی بە پێش خستنی پارەکەی دڵی پێی خۆشە بێ چونکە ئەزانی بۆ ئینسان کاتێک کە کارێ ئەنجامەدات خۆشترین شت بۆی ئەوەیە کە ئەخیرەن حەقەکەی وەرگێت بۆیە ئەویش هیچ کات خەفەتی لێ ناخوا کە ئەمە مقصر بێیان ئەوە بێیان بۆیە عامل ئەو ئیتقانی کە باسمان کرد هەچ کاتێ ئەو ئیتقانە ڕوئەدات کە ساحێب و خاوەنی ئیشەکە زۆر بە جددی لەگەڵ عامیلە و کرێکارەکەی بن ئەمیش ئەو کاتە مقصر نابێ و مافێکی حەقێکی کە یاخود ئەرکێکی کە لەسەر عامل بێ ئەوەیە کە ئاگاداری سڕی ئیشەکەی بێ ئەوە هەلەوە هێنام لە ئیتقانەوە ئاگاداری سڕی کارەکەی بێ یعنی من لای جەنابی ئیشەکەم ئەسڵ وایە أسرار نهنية كانت بباريزم لبروي إيما بوين بشبه محرم يعني طبعا أو نهنياني هي أون بباريزين أما عشتي الرجانة هي أونية يعني هي كلا لو تكليفاني كلي أكري أبي أقاداري أو آلة شتانة بك لجرد سياتي زور بأمانته يعني بكاريان بيني والرزيان اللي بكري وشونك جاري واحد جهاز أقر عاطل بينه شدة دولار دفتر دولاري تيبشي ياخذ 20 ورقة تيبشي فبالتالي هو كاره فأبي إنسان
جددي به كريكار جددي به لإيشكيا أما هموي جديته اعتمادي لسر أويك كابرا الرزي دي بقريهم وشي خوي لكاتي خويا كبدا کاکتۆر کەسی مافخورا و دەبێت چی بکات هەندێک جار ئەها کەوێتە دوایین قۆناغەوە کە هیچی لە بەدەستان نامێنێ لە ئاینی پیرۆزی ئیسلامیشا زۆر باس لە دوعای ستەم لێکراو کراوە يعني زكاة حقه وانية بەڵێ أو برسياري أو خشكة بالرزاء زكاة حقه ابن حزم برحمة بيه جوازي دا ولا محلا أو فقه ظاهرية بلين هشت مزمانية أما يستيشي بيكري شوارع سركيك وشوارع كيك لو أنا ظاهرية كان كترأسي مذهبك ابن حزم ابن حزم لا كتابي محلا جوازي دا وفتوى دا وك أويك زكاتي بينادري وفقيرة أطواني شورش غير برامبر دولة ما كان ما في خويتي بتشيل بردم بناية كابوستي بلا ما في ملاي توي ما في بره دولة عمر يكون عبد العزيز فرمي دولة منو فقير وكو يقدروا سكراون خلقي سر أرشانيسا بو هج مليار أشيت 4 مليار دولة من 4 مليار فقير أجر طبعا بس هج مليار كان كين بس 2 مليار مسلمان كبكين أجر مليارك زكاة دركا مليار فقيرك جيت يق مستوى نجيت يق مستوى يتل فقير رزقاريك بويا جوازي داوا بتشيل بردم دولة من كان شورش بونية تشك درينه وتقيان لي بكا أو نا داواي حقي خوي بكات صوت برزوكا لا يحب الله الجهر بالسوء إلا من ظلم كاكتور لدولتك إسلامية يعني بزورش بيتواني أم دولة لو بازرقاني بسنة بياتو بفقير مانعي زكاة حروبي رد لسر ودس بيك دوك أبو بكر الصديق حفتي أبو لسر خلافة بو ومجموعة وتاني زكاة نادي إمام عمر تيوازي عن ليه والله لو منعوني عقال بعير كانوا يؤدونه إلى النبي لقاتلتهم عليه حتى الرواياتك فرمي إمام أبو بكر بشكوله بو إمام عمر ضخم بو حتى أبو حنيفة فرمي بنجيكي نزيق ولا دسمانه إمام عمر كتبوا لشوينا كابرشام كتو سري شاكر دو برجميو كابري حلاق أغمي عليه أنبورا وتولا لصوت إمام عمر الله أعوى إمام عمر يقول أبو بكر الصديق كالعصفور بلله القطر لو كتشو لك يا وابو شون باران طريك بدسيو بدس أبو بكر الصديق معلوم برز بوتوبوي فإمام لسال أقصي كوتي بابا وزي اللي بينه وتياك عقالي بعير أويك حشري فيها بسي أجر أو منع كان نيدا والله مقاتلة أنا كم أجر مسلمان شو زكاة لها خش أو دو خش كلا قرآن هشتاو دو جار هاتون صلاة وزكاة بيك واشتاو دو جار فبالتالي بلا أرى والله أبي حكمت طبعا حكمت يا أخوي مرتب به وأقداري شعبي به ودم خلق كيو به ونشتمان برور بيت خارزك خوش بيت دينك خوش بيت حمد سنة شكري خواب كان أسر نعمتك أني كاتي حمد سنة خوش وكعمر يكون عبد العزيز كما فكم دابه ما في همه إن جاء أخو مرتا ما في نفسه خوم لنا كذا شون بخير عمر يكون خطاب يفرموا هي فرموا يا عمر أبي إخوات شيء بيوم لقيامته فأم باب تبله أنا والله واجب لسر حكمت دولة ما كان أجر زكاة ندن منع زكاة كان أنا والله أبي دواء اللي بكات بزوترين كات فرياي فقير وهجار كون وأوسع يعني كاتي خلافي إسلامي هموي زكاة كوكراوة خراوة وزارة مالية بيت مال المسلمين بيوتراوة بيت مال مسلمان أتنوتراوة وزارة مالية بيت مال مسلمان دعبة شكله دو صال وشجمان قوسيان زروش عمر يكون عبد العزيز خلافك خليفة بوا طبعا أو دو صال وشجمان كأكات استيصال ناتشو بو حج تيان حاج وتي حاجي من إيريه ناتشو حاج لمدينة بو ناتشو بو حج وتي أمر رعية حجي منه ايه دواي او وتي كي قرزار قزكي بو ادمو قرزار نما وتي كي اتشي بو حج لسر حسابي دولت ناقل لسر حسابي من يسجاري واي مسؤوله بيني الله لسر حسابي من حسابي تو شو حسابي دولته يعني تو تمثيلي دولتك اصلا دولته قوراكا اگر تو بلي حسابي دولت تو قوراكا هم يبقرين تو بو ارزكي خوت بو سرچاوي وزارتك بويا وتي حج هم عايدي بيتي ماله كزنما او بالغ بيچو بو حج سيركا بارا زوره وتي كيجني نيوجني بويني والله حرشي گنج بو تقليه لي وجني هنا شلون هم يجني بو حت انجاك حتى لروايتك على بارا دار ورناغيرا انا زين شي يبكن لكاتي عصرك ذهبي ب يعني حينكيك عقلي باش بديديك باش كسر شاوكي إيمانو جيجيربوني إيمانو شكركردني إيمان الناقة للروحة كأوتا حتى إسا عمر يكون عبد العزيز لبدايات سدي دو هجري وفاتي كدو 1200 صالة هالناوي ماوة هالناوي لتاريخايا هرب جواني وشاكي وباكي ناوي أهين ريت
فبالتالي ئاوا ئینسانە بێ خەمخۆر بێ خەمخۆری وڵاتەکەی بێ بۆ جوابن بۆ پرسیارەکەی جەنابیژت ئەرە وەڵا حکومت بۆی هەیە دەوڵەمەکان کۆکاتەوە حەقەکانیان لێسەر کاتێ کە خۆیان مەنعیکەن ئەمە بۆ زەکات وایە جاوەڕەگەر بۆ شایستەیەکی ئەم کەسە خۆی بۆ کارێکی هەیە یەکسەر چه شکاتی لێکا کابرا بەس ئیسە مشکلەکە شکات لەکوێکە یعنی شکاتی لێکا فریامان لەبەرەوەی خۆی خەلەل هەیە خەلەلەکە چییە بۆ نمونە خەلەلەکە ئەوەیە خۆی حکومت قەرزاری فەرمانبەرە حکومت خۆی قەرزاری فەرمانبەرە مثلا چەند موچەی وڵاهی من نازانم لە 2014 لە تەموچەکە لە 2014 هەتا ئێستا 2026 کە پار على اساس وضعکە باش بوو هەردوو موچە فەوتە دوو موچە هەڕۆی فبالتالي خۆی خەلەل هەیە خەلەلەکە ئەوەیە کە خۆی حکومت قەرزاری فەرمانبەرە بۆیە هەر خاوەن کارێک ئەگەر مقصر بێ ئەسڵ وایە لە محاکم شکاتی لێ بکرێ يعني تو تصورك عمر يكون خطاب شوته محكمه تصورك إمام علي شوته محكمه ولا بردم شريحي قاضية برسالي لك لا درعك يدزرا لا كابرايكي نصراني كابرايكي مسيحي وتي شاياتيته وتي والله بس حسن وحسين كرم شايته خشايتي وانا اخو مؤمن ايوه شريح قاضي وتي فرمرو علي كري ابي طالب نق امام علي نق امير المؤمنين علي كري ابي طالب شريح قاضي من التابعين وعلي كري ابي طالب زاي بيغمبر وزاواي بيغمبر وعلي كري ابي طالب امير المؤمنين يعني هموش تباشك همو لقب جوانا قايته لبردم محكمه ان جا روشته مسيحي كوتي استمن الله اشهد ان لا اله الا الله واشهد ان والله ان هذا الخلق لخلق الانبياء لخلق الانبياء ام اخلاقي بيغمبرانا ام اخو امير المؤمنين اتواني من لفات اتواني سجن نايكا ناچۆنەیکە ئیمامی علی کاتێککە ویستی کابرا بکوژێت فێکی لێکرد یەکسەر شمشێرەکەی لابروتیان بۆ تی بۆی نەوتێ لەبەر تفەکەی دوولەڕووی جەنابەت و دادەم و بینەران و بیسەرانی بەڕێز کوتی بۆی نەڵێ لەبەر تفەکەی کوشتوێتی ئاوا تەبەڕایان کردووە لە هەموو هەوایەک لە هەموو هەوای نەفسێک بۆیە ئینسان ئاگادا ئەم بابەتە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە و زۆر گەرمە و زۆر کاتی و ئانیە کە ئەبێ ئەسڵ وایە بچین بەدەمیەوە ئاگامان لێ بێ بکەینە دوا پرسیار يعني یەکێک لەو سیفەتانەی وڵاتانی پێشکەوتوو کە هەیەە قوبوڵی زوڵم مستەم ناکەن یەک دووش یەکدەنگن ینی چینێک کرێکارێک کەسێک فەرمانبەرێک زوڵمی لێ بکرێت خەڵکەکەی دیکە ژیان پشتگیریەکەن ئەگەر شوبهاندێ بکەین بۆ هەرێمی کوردستان ئەگەر ئەمە بهابێت تا چەند کاریگەریە بێت بۆی کە من بۆ نەحکوومەت لایەنێک موچەکەم نادات بێمە سەر شەقام یعنی زۆر جار ئێستا بەتەواتی سارد بۆتەوە ینی چەند مانگ موچەش نەدرێت نزیکی 1000 کەس کۆ نابنەوە بەڵام ئەگەر هەموو یەکدەنگ بێت و چۆن خۆپشاندانی ملیۆنیمان بینی و کەمترمان بینیەوە بۆ بابەتێکی گرنگی بۆ منەتەوەی بۆ حەقی خۆشمانە مەژەر گرنگ نییە ئەو شەقامە مڵکی هەمووانە و ئەو شەقامە تەریخێکی باشیە لەگەڵ ئەو مەسائلی مزاهرە و خۆپیشاندانە بەڵام مهمە پێش خۆپیشاندان و مزاهرە ئێمە سەقافەتی مزاهرە و خۆپیشاندانمان هەبێ سەقافەتیمان هەبێ ئێمە کاتێککەینە سەرجادە هاتوینە سەر جادەیەک جادەکە جادەی منە جادەی پێش ئەوەی هی جەنابێ هی منە من خۆم بۆ خاوەنی ئەزانم فبالتالي منێکی متەظاهری منێکی کە مەسەرجادە نەتەعدا ئەکەم بە زبری مامەڵە ئەکەم نەوشەی ناشیا و ناشرین بەکارێنم وجودم لەسەر جادە هەموو شتێکە وجودم لەسەر جادە هەموو پێناسەیەکە وجودم لەسەر جادە خوێندنەوەی بۆ هەموو زوڵ مستەمێک وجودم بۆ سەر جادە ڕیسالە و پەیامێکە ئەیدەم ئەی نێرم فبالتالي مافی هەمووانە بێن داوای حەقی خۆیان کرد مافی خۆیان کۆدەنگی ئیتیفاق هەمووان لەم بابەتەیە بێنە سەر جادە و هەمووان مەزلومن و هەمووان بێ دەرامەت و بێ موچەن فبالتالي ئەوە نییە کەسێک بێت و ئەوی کە نەیەت وەکو جاران وەکو ئەو سایان و شارێ نایەت و شارەکەی کەن ئەچێت شارەکەی کێشکە موچەوەرەگە وەنەی شارەکەەوە کە ئەچێت یعنی ئەم بابەتە بەڕاستی ئەسڵ وایە هەمومان خەمخۆری خۆمان بین و کاتێککە منێمە سەرجادە کاکە نامەوێت کەس لابرێ و نامەوێت کەس بگۆڕێ من هاتوو داوای من بێشکم لای ئەوە نییە کێ حکوم مەکە کابرای فەقیر مێشکی لای ئەوە نییە کێ حکومیەکە ئەستن جاری وا هەیە ئەم سوۆشیال میدیا شتەنە بۆ لەوانەیە هەر سەرکردە ئیسە هەندێک لە هەندێک وڵات شوێنی دوور هەیە وەکو شوێنی زۆر دوور کە بەخۆ حتا باسی ینی ڕۆژهەڵاتەکەن هەندێک دێ هەیە ئەسڵەن نازانی سەکی حکومیانەکە زۆر دوورن لە واقعەوە نە ئەنتەرنێتیان هەیە نە تیڤیان هەیە نە مەسائلی ئەم شتە تازانیان هەیە ئەم خەڵک لەکوێ بیرەکاتەوە کێ حکومیەکە خەڵک موچەکەی خۆی یەوێ کاکە غەڵەت تێگەیشتی تۆ برادر غەڵەت تێگەیشتی کە کەسەکاتەوە سەر جادەکە بێت تۆ لابە یان بێ وەڵڵی حکم ئەم حکم پیاوی خۆی یەوێ
حکم پیاوی خۆیەوێ زانایان و پیاوچاکانی زوو ترساون تەکلیفیان لێ بکرێت ترساون تەکلیفیان لێ بکرێت ببن بەرپرس ئەبوو حەنیفە لەسەر ئەوە چکرا سجن وتیان ئەو کەیت بە قاضی قوضات وتی بابە من ئەهل نیم بۆ قاضی قوضات ئەو کاتە ئەبوو جەعفەری مەنسوور وتی تۆ درۆکەی ئەوتی درۆزن چۆنەکەی بە قاضی قوضات ئەو سوفیانی ثەوری هەچ کاتێ بی و تایە والی بانتەکات هەفتەیە لەرز و تایەگر ئەیوو دیارە وەزعم باشە لەگەڵ واریا بۆیە من بانکات ئاوا بوون کاکە حکم هەر پیرۆزی کەسەکە بێت یەخوا ئەو نەخوا هیدایەتی بە و معین و پشتی بێ کە لە قیامەتا بەسەر بەرزی لێ دەچێنێک بە ئیفلاس بە مفلیسی بۆیە پێویستە بەڕاستی بینە هاتنە سەرجادەمان بە هەموو ئەتەکێتێ بێ و بە هەموو سەریقەیە بێ و بە هەموو جوانیەک بێت و مطالبەی حەقی خۆمان بکەین بە هەموو سەقافەتێک مهمە ئەمە بەڕاستی بۆ ئەوەی لایەنی بەرامبەر دەستمان بۆ نەبن ڕۆژێک ئیتیهام مەسەرەن بەوەی کە شتی ناوخۆیی هەیە شتی ئیقلیمی هەیە دەست تێبەردان هەیە نازانم هەندێک خەڵک هەیە تێکدەرن نانە تێکدەر نیم من یەک کەس تێکدەر نییە یەتە سەرجادە وەکوتم بە هەموو جوانی و ئەتەکێتەوە داوای مافی خۆی کارەڵا سەرجادە مافی هەمووانە هەر غیری ئەوە چی شکەبات غیری ئەوەی شک نابێتێتە محکمە جوابی نادرێتەوە فبالتالي ئەتوانێت جاری وا هەیە یعنی کەمپینە دروستەکەن يعني نان ناخوات نازانم خۆی منعکا لە هەندێ بابەت هەمووی لە پێناویەوەی کاکە موچەکەم بەرێ من ئیتر توانام نییە يعني ئێوێ ئینتیحارکە بە تەدریجی يعني کاتێککە ئینتیحاریش دەکا بە تەدریجی ئێمە دڵمان بۆی داناچڵەکێ یان حکوومەت دڵی بۆی داناچڵەکێ بەڕاستی قورسە کەسێ ئیعلان کا بڵێ و من مامۆستام ئیتر من نان ناخۆم آخر ئەمرێ يعني بچۆ بەدەمیەوە ئێشتێ بکە يعني ئەم عوزرانە بۆ من مێنەرەوە وڵات بەدەست تۆیە ئیسەک ئەڵم کەسەکە بۆچی ئیش ناکە ئێڵە وڵا ئیش نییە آخر غەدر لە خۆتەکە خۆ کەسپارەت نایەتی بڕۆ ئیشێ بدۆزەرەوە ئەم قسەیە چەنە ئەخایەن يعني 2 ساڵ تۆڵە ئیش نییە نابێشتی وە ئەبێ وڵاتیش وەڵام من ئیتر عایدی بەغایە و نازان آخر ئیشێ بکە شتێ بکە يعني خەڵک ناچار مەکە بۆ هەندێ بابەتی غەریب و هەندێ بابەتی نامۆ کە دوایی شتی خراپی لێ بکەوێتەوە بۆیە ئەمانەتی هەمووانە بەڕاستی یەکەم حکوومەت دووهەم خاوەنکارەکان کە ئاگاداریان لە موچەخۆر و فەرمانبەر و کرێکارەکان بێت. سپاس بۆ بەڕێز دکتۆر دیار شێخ محەممەد بانخواست کە لەم تەوەرە لەگەڵمان خۆ بخێر بێ.